خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی پرسوود لە گەڵوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم گەیشتمە لاپەڕە ١٨٠. لاپەڕە ١٨٠ باسی خەمڵاندنی ئەنجامی دابەشکردن. لێرە ٧٥٣ خوێندکار لە ٨٠ خوێندنگە بەشداریان کرد لە یاری هەڵدانی کۆلارەی کاغەزی. لە هەر خوێندنگەیەک بە هەمان ژمارەی خوێندکار بەشداریان کرد. ئێستا پرسیارەکە و داواکاریەکە چییە؟ ئایا لە هەر خوێندنگایەک نزیکەی چەند خوێندکار بەشداریان کردووە؟ واتە کە جێم لە وشەی نزیکەی دەبی پێویست ناکە وەڵامە هەرە تەواوەکەی ببینمەوە، تەنیا وەڵامەکی شیاو ببینمەوە کە خەمڵاندنەکەم کە خەمڵاندن بی بەسە. واتە پێویست ناکە من بچم ٧٥٣ دابەشی ٨ بکەم بە تەواوی وەڵامەکەی ببینمەوە. بەڵام لە ژمارەك دەگەڕێم کە نزیکی ٧٥٣ بی ژمارەکەش ئاسان بی، هەروەها لە ژمارەك دەگەڕێم نزیک ٨ بی و ئاسانیش بی. لێرە لە کاتی خەمڵاندن کامە ژمارە نزیکرایتەوە کامە ڕەنووس، چونکە ئەمن دەزانم ئەوە ڕەنووسی یەکانە، لە دەستی ڕاست هەمیشە یەکەم ڕەنووسی یەکانە، ئەو جا ڕەنووسی دەیان پێنجەکەیە، ئەو جا ڕەنووسی سەدان حەوتەکەیە. کەواتە لێرە ڕەنووسی سەدان نزیک کرایتەوە. ٧٥٣ بوویتە ٨٠٠ لەبەر چ؟ چونکە ئەو پێنجەی لە لای ڕاستی حەفتەکە ڕەنووسێکی گەورەیە، حەفتەکە بە یەک ژمارە زیاد دەبی لە حەفتەوە دەبیتە ٨. لێرەش هەروە ٨دەکە ئەو جارەی ڕەنووسی یەکان ٨، ڕەنووسی دەیان یەکە، ڕەنووسی دەیان نزیک کرایتەوە بوویتە ٢. لەبەر چ؟ چونکە ئەو ڕەنووسەی لە تەنیشتی یەکەکەیە ڕەنووسێکی گەورەیە، ئەو یەکە زیاد بووە بوویتە ٢. ئێستا ژمارەکە بوویتە ٨٢٠ با لێرە ئەمن ڕوونکردنەوەک بدەم لەسەر نزیککردنەوەی خانەکان. ئەگەر بمەوێ خانەی دەیان نزیک کەمەوە ژمارەکەم دەبی بکەمە یەک لەو ژمارانە، 10، 20، 30 و 40 و هەتا ١٠٠. واتە ئەگەر ژمارەکەم 45 بوو دەیکەمە 50، بەڵام ئەگەر 43 و 44 و 42 بوو دەیکەمە 40. ئەگەر ژمارەکەم 57 بوو دەیکەمە 60، بەڵام ئەگەر 51 و 52 و 53 و 54 بوو هەر دەیکەمەوە 50. ئەگەر 69 بوو دەیکەمە 70، بەڵام ئەگەر 64 بوو دەیکەمە 60. واتە دەبی بزانم لە چ نزیکە ژمارەکەم. 22 لە 20 نزیکە، لە 30 نزیک نییە، بەڵام 25 و 26 لە 30 نزیکە، دەیان کەمە 30. ئەگەر بمەوێ خانەی سەدان نزیککەمەوە ژمارەکەم دەبی بکەمە 100، واتە ئەگەر 120 بوو دەیکەمە 100، بەڵام ئەگەر 160 بوو دەیکەمە 200، ئەگەر 179 بوو دەیکەمە 200، ئەگەر 161 بوو دەیکەمە 200، یان ئەگەر 250 بوو دەیکەمە 300، بەڵام ئەگەر 237 بوو دەیکەمە 200، لە 200 نزیکترە. ئەگەر بمەوێ ژمارەکەم نزیککەمەوە خانەی هەزاران نزیککەمەوە، واتە ژمارەکەم دەبی بکەمە 1000، 2000، 3000 یەک لەوانە. هەمان ڕێگا بەکار دەینم بزانم ژمارەکەم ئایا لە چ نزیکە، لە 600 یان لە 700. ئەگەر 6000 و 7000. ئەگەر ژمارەکەم 6599 بوو، چونکە 500 گەورەیە دەیکەمە 7000، بەڵام ئەگەر ژمارەکەم 6499 بوو هەر 6000.
نایکەمە 7,000 هەرچەندە گەورەتریشە لە 6,000 بەڵام نزیکترە لە 6,000 بەو جۆرە دەبی بزانم ژمارەکان خانەکان و نزیک دەکەمەوە. ئێستا کە خانەکان نزیک کراوە ژمارەکە بووە 800 دابەش 20 لە کاتی دابەشکردن ئەگەر نەزانم 800 دابەش 20 چەندە دەبی هیچ نەبی ڕاستیە بنەڕەتیەکان بزانم. مانای چیە ڕاستیە بنەڕەتیەکان؟ واتە ئەو زانیاریانەی کە هەموو کەس زۆربەی خوێندکاران دەبی بزانن. واتە هەموو کەس دەبی بزانی 8 دابەش 2 دەکات چەند، چونکە زانیاریەکی زانستێکی سەرەکیە بنەڕەتیە. ئەگەر ئەمن نەزانم 8 دابەش 2 دەکات چەند بزانم 800 دابەش 20 دەکات چەند. واتە دەبی لە خۆم بپرسم ئایا ئەمن ڕاستیە سەرەکیەکان بنەڕەتیەکان بناغەکان دەزانم یان نا؟ ئایا من دەزانم 2 جاران 4 دەکا 8؟ ئایا من دەزانم 6 دابەش 3 دەکا 2؟ ئایا دەزانم 10 دابەش 2 دەکا 5؟ ئەگەر نەزانم دەبی فێر بم. کە ئەمن زانیم 8 دابەش 2 دەکات 4 ئەوجا ئێستا دێم شێوازەک دەبینمەوە. واتە سفرێک زیاد دەکەم لۆ 8 سفرەکیش زیاد دەکەم لۆ 2 بەبێ ئەوەی وەڵامەکە هیچ بگۆڕێ. واتە 8 دابەش 20 هەروەکو 8 دابەش 2 چونکە سفرەکم لێرە زیاد کرد سفرەکم لێرە زیاد کرد لە هەمان کا دەتوانم سفرەکان لابم ئەوە بیان سڕمەوە 1 سفر لێرە 1 سفر لێرە. ئەگەر من ئەو جارەی هاتوو 2 سفرم زیاد کرد لۆ 8ەکە تەنیا 1 سفرم زیاد کرد لۆ 20ەکە واتە تۆزەک شێوە ناچارم ئەو جارەی سفرێک زیادکەم لۆ وەڵامەکە هەتا 1 سفر لەگەڵ 1 سفر 2 سفر لێرەش 2 سفر. ناتانم ئەم 2 سفر لێرە زیادکەم لێرەش یەکی زیادکەم لێرەشی زیاد نەکەم ئەوە هەڵەیە. بەڵام ئەگەرە من هاتوو دووم لێرە زیاد کرد دووشم لێرە زیاد کرد ئەو پێی ناوێ هیچ لێرە زیادکەم وەڵامەکە هەر دەکات 4 کاتە دەبی زۆر ئاگام لێبی زیادکردنی سفرەکان کووە. زۆر دەبی لەسەر شێوازەکە بڕۆم. لێرانە 3 سفرم زیاد کردێ لۆ 8ەکەی تەنیا 1 سفرم زیاد کردێ لۆ 2ەکەی کەواتە دەبی ئەمن لێرە 2 سفری زیادکەم لۆ وەڵامەکەی هەتا 1 سفر 2 سفر 3 سفر 1 سفر 2 سفر 3 سفر وەچی یەکیان لێ بێتەوە. ئێستا زانیم کو سفرەکان زیاد دەکەم وە کو سفرەکانیش لا دەبم. ئێستا زانیم ئەگەر 800 دابەش 20 بکەم دەتوانم بە کەیف خۆم ئەو سفرەی لابم یەکەچش لێرە لابم هیچ لە هیچ ناگۆڕێ هەروەکو ئەوەیە 8 دابەشی 2 بکەم کە 8 دابەشی 2 دەکەم یەکەم جار 8 دابەشی 2 دەکەم دەکات 4 سفر نەما لێرە وەکو گوتم لێرەش 1 سفر نەما 8 دابەش 2 4 سفریش دابەش 2 سفر دەکات 40 وەڵامەکە دەکات 40. ئێستا کەواتە لە هەر خوێندنگەیەک لە هەر چەند خوێندکار بەشداریان کردێت 40 کەس بەڵام بێگومان لە بیرم نابی بچی بە نزیکەی ئەوە ژمارەکە تەواو نییە بەڵام ژمارەکی زۆر باشە زۆر شیاوە زۆر گونجاوە هەتا ئەگەر بەڕاستیش وەڵامەکە 39 بوو یان 38 بوو یان 41 بوو زۆر هەڵە نییە. لێرە هەندێک نمونە هەیە با تەماشایان کەم. لێرە 6 دابەش 3 هەموو کەس دەبی بزانی دەکاتە 2 دوایە ئەگەرە من سفرەکەم زیاد کرد لۆ 6ەکەی یەکشم زیاد کرد لۆ 3ەکەی کەواتە 6 دابەش 3 هەر دەکات 2 بەڵام ئەو جارێ گەر 2 سفرم زیاد کرد لۆ 6ەکەی یەکیشم زیاد کرد لۆ 3ەکەی ناچارم سفرەکی زیادکەم لۆ وەڵامەکەی هەتا 1 لەگەڵ 1 2 لێرەش 2 ئەو جارێ ئەگەر 3 زیاد کرد لۆ 6ەکەی تەنیا هەر یەکم زیاد کردێ لۆ 3ەکەی
ناچارم 2 سفرم هەبی لێرە 1-0-2-0-3-0 چونکە لێرەش 1-0-2-0-3-0. هەروەها لە هەمان کاتیش ئەگەر پرسیاریان لێ کردم ئایا 6,000 دابەش سی دەکاتە چەند، ئەمن چ دەکەم زوو دەچم ئەو سفرەی لا دەبەم لەگەڵ ئەو سفرەی. ئێستا 6 دابەش 3 وەڵامەکەم 2 سفریش دابەش 3 هەر سفر ئەو سفرەش دابەش 3 هەر سفر کەواتە وەڵامەکە دەبیتە 200. بەو جۆرەی ئەگەر سفرم هەبوو دابەشەکەی خۆم دەکەم. ئەو جارەی نمونەکی دیکە 18 دابەش 6 دەکاتە 3 هەموو کەس دەبی بزانی چونکە 3 جاران 6 18ەیە. ئەدی گەر سفرەکەم زیاد کرد لۆ 18ەکەی سفرەکیشم زیاد کرد لۆ 6ەکەی وەڵامەکە هەر وەکو خۆیتی هەر 3ە چونکە کو زیاد دەکەم دەبی ئەو هاش دەتوانم لابم. ئەدی ئەگەر ئەو جارێ 2 سفرم زیاد کرد لۆ 18 تەنیا 1 سفرم زیاد کرد لۆ 6ەکە مەجبورم ناچارم 1 سفری دانێم لە وەڵامەکەی. ئەگەر 3 سفریشم زیاد کرد لۆ 18ەکەی تەنیا 1 سفرم زیاد کردیە لۆ 6ەکەی ناچارم 2 سفرەکەی دیکە کە هەتا 3 لەو لای 3ش ببتە 3 دانێم لە وەڵامەکەی. لە هەمان کاتیش ئەگەر لێم بپرسن ئایا 18,000 دابەش 60 دەکات چەند دەتوانم زوو 1 لە سفرەکان لابم لەگەڵ 1 لە سفرەکانی ئێرە. ئەوجا لە خۆم بپرسم 18 دابەش 6 دەکات 3 ئەوجا ئەو سفرە دابەش 6 هەر دەکات سفر سفرەکەی دیش دابەش 6 هەر دەکات سفر. کەواتە دەتوانم بە وەڵامی ڕاست بەدەست بینم. لێرە ئەوەی ڕاستی بی تۆزێک لێرە چونکە لە یەکەم جار هەر بەخۆی لە ژمارەکە سفرەک هەیە چل بەخۆی سفری لەگەڵا زیادم نەکردیە هەر بەخۆی چل دابەش 5 دەکا 8. ئەگەر سفرەك زیاد کەم لۆ ئەو چلەی نابی ئەو سفرەی کارم بەو سفرەی خۆی نییە کە لە چلەکە هەیە تەنیا 1 سفری زیاد دەکەم کە ئەو سفرەیە یەکیش زیاد دەکەم لێرە کە ئەو سفرەیە وەڵامەکە هیچ ناگۆڕێ هەر 8. بێگومان دەبی ئەمن بزانم کە چل بەخۆی سفرەکی لەگەر بوو ئەوی زۆر بەکار ناینم نایژمێرم. ئەو جارەی ئەگەر لۆ چلەکەی 2 سفرم زیاد کرد لۆ 5ەکەی تەنیا 1 سفرم زیاد کرد ناچارم لە وەڵامەکەی 1 سفری دیش زیاد کەم هەتا وەکو یەکیان لێبێ 1 2 1 2. ئەو جارەی ئەگەر ئەمن لە وەڵامەکەی 3 سفری لە چلەکەی 3 سفری زیاد کەم لە 5ەکەی تەنیا 1 ناچارم 2 سفرەکەی دی لە وەڵامەکەی زیاد کەم. ئەگەر دیسان لێم بپرسن ئایا 40,000 دابەش 50 دەکات چەند ئەمن زوو دەتوانم ئەو سفرەی 5ەکەی لابم سفرەشیش لێرە لابم چ دەمینێتەوە 40 دابەش 5 دەکا 8 2 سفرەکەی دیش لێرانە دەنووسرێتەوە دەکاتە 800. بەو جۆرەی بە ئاسانی دەتوانم ئەو ژمارانەی سفریان لەگەڵا دابەشیان کەم بەو ژمارانەی سفریان لەگەڵا زۆر بە ئاسانی. ڕاستیە بنەڕەتیەکان و شێوازەکان یارمەتیمان دەدا لە کاتی خەمڵاندن. ئێستا بێمە لای ساغ بکەوە لە ئەنجامی دابەشکردنی 900,000 بەسەر 30 چەند سفر هەیە. زۆر ئاسانە. یەکەم شت سفرەک لێرە هەیە لای دەبم دەیسڕمەوە سفرەکیش لێرە دەستڕمەوە چەند سفر ماوە دەیان ژمێرم چونکە دەتوانم یەکسەر نۆی دابەشی 3 کەم بەبێ ئەوەی پێویستم بە هیچ سفرەک هەبی کەواتە وەڵامەکە دەکاتە 3 9 دابەش 3 سفرەکانیش دەنووسمەوە 1 0 2 0 3 0 4 0 کەواتە وەڵامەکەم 4 سفری لەگەڵا. زۆر بە ئاسانی توانیم چونکە ئەمن ڕێسا و یاسایەکان دەزانم دەتوانم سفر لابم لەگەڵ سفر.
ئەوەی ڕاستی بی سفر لا نابدرێ دابەشی دەکرێ بەڵام هەتا ئاسانکاری لۆ خۆمان بکەین دەرێم سفرەکان لا دەبم 1-0 لێرە و 1-0 لێرە ئەگەر لە سیەکەی 2-0 هەبا دووم لا دەبرد 2 لێرە و 2 لێرە بەڵام یەکم هەیە بەو جۆرەی وەڵامەکە ئەوەیە 4-0 دەمینێتەوە لە وەڵامەکە. ئێستا دێمە لای ئەو ژمارانەی بەکاردەهێنرێن بۆ خەمڵاندن بنووسە پاشان ئەنجامی دابەش بکردن بخەمڵێنە واتە ئەو ژمارانە تۆزێک بگۆڕم بیان کەمە ژمارەی گونجاو ئەو جە وەڵامەکە بێگومان دەبیتە خەمڵاندن. 103 هەیە دابەشی 11 ئەو 103 ئەمن دەکەمە 100 نزیکی دەکەمەوە لۆ 100 ئەوها 100 11 کەش نزیک دەکەمەوە لۆ 10 ئێستا دابەشیان دەکەم وەکو گوتم ئەو سفرەی ئەمن لا دەبم لەگەڵ ئەو سفرەی چ دەمینێتەوە 10 دابەش 1 هەر 10 واتە ئەنجامی دابەشکردنی 103 بەسەر 11 یەکسانە بە نزیکەی 10 دێمە لای پرسیاری 3 479 دابەش 39 پێش هەموو شتێک ئەو 39ی دەکەمە چل هەز دەکەم ژمارەکی ئاسانە چل 39 دەکەمە چل لێرە دەنووسم 479 دەکەمە 480 زۆر نێزیکە 79 ئێستا چ دەکەم ئەو سفرەی هەیتم لە سەرێ لای دەبم لەگەڵ ئەو سفرەی ژمارەکە بووە 48 دابەش 4 48 دابەش 4 زۆر ئاسانە 4 دابەش 4 یەکسانە بە 1 8 دابەش 4 یەکسانە بە 2 واتە بە ئاسانی توانیم 479 دابەش 39 بکەم بە شێوەیەکی نزیک بە خەمڵاندن کە دەکاتە 12 بە ئاسانترین شێوە دەنووسم 12 یەکسانە بە نزیکەی 12 نەوەک زۆر وەختم پێدەچوو کاتم نەبوو هەڵەم دەکرد و نەمدەزانی بەڵام ئێستا لە کاتی خەمڵاندن بە دوای ژمارەی گونجاو دەگەڕێم لێرە نزیکردنەوە نییە بۆ نزیکردنەوە یەکانیان دەیانیان سەدان بەڵام گەڕان بە دوای ژمارەی گونجاو لێرە خوێندکاری ژیر خشتەی لێکدان زۆر یارمەتیت دەدا لەبەرچی یارمەتی دەدا چونکە ئەمن دەزانم 48 دەتوانم دابەشکەم بەسەر 4 کە ئەو 39م کردە چل لە خشتە لێکدان فێر دەبم کە چ لەگەڵ چ دەگونجێ لێرە ئەم دەمەوێت ئەو هەشتا و یەکەی بکەمە هەشتا کە کردمە هەشتا ئەوها هەشتایەکە لە خوارێ دەنووسرێت چونکە دابەشە 636 چونکە ئەمن لە خشتە لێکدان دەزانم هەشت جاران هەشت دەکا 64 636ەکەی دەکەمە 64 640 ئێستا سفرەکەی لەگەڵ سفرەکەی لا دەبم دەشزانم 64 دابەش 8 دەکاتە 8 واتە ئەنجامەکە دەکاتە 8 زۆر بە ئاسانی بە نزیکەی 8 بێگومان بەڵام زۆر نزیکە لە ژمارەی تەواو کەواتە دەکاتە 8 ئەنجامی دابەشکردنی 636 بەسەر 81 بە خەمڵاندن دەکاتە 8 پرسیاری 5 ئەمن 93 هەیە بازوو 93ەکەی بکەمە 90 سفری لەگەڵا 544ەکەی ئەمن لە خشتەی لێکدان دەزانم کە 54 ئەگەر دابەشی 9 بکەم دەکاتە 6 واتە ئەو 544ەی دەکەمە 540 ئەوجا ئەو سفرەی لا دەبم لەگەڵ ئەو سفرەی یەک لەسەر یەک لە خوارێ 54 دەزانم دابەشی 9 بکەم دەکاتە 6 واتە ژمارەکە ئەنجامەکە یەکسانە بە نزیکەی 6 زۆر بە ئاسانی لێرە وا بزانم ئەوە تەواو دەبین لە لاپەڕا 118 دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەی داهاتوو هەر بژی